ئێوارێ بە سەیارە لەسەر دسری 150 من خەڵکی هەولێرم باشە پشیلەیەک لە بن سیارەیەک هاتە دەرەوە سوتفە یعنی هاتە بن سیارەکەی من لێمدا کوشتم یعنی زۆر دڵگرانم زۆر نازانم وەسف ناکرێ زۆر پێم ناخۆش بوو وەڵڵا بە ئەنقەست نەبوو بەس نازانم حکمی چییە یان تۆ هیچ تاوانبار نیت و هیچ دڵگرانیش مەبە غەفەر الله لەک چکە شتێ بە ئەنقەز نەبێت خوای پەروەردگار قەت بە تاوان لەسەرتی نانووسێت ئێستا کەسێک کە خەوتووە مادام خەوتووە قەڵەمی لەسەر نییە ئاگای لە خۆی نییە ئەگەر بەدەم خەویشەوە وەالعیاذ بالله کوفریش بکە خوای گەورە بە تاوان لی وەرناگرێت باشە کەسێ شتێکی لەبیر ئەچێت لەبیری ئەچێت یعنی نازانێ ئەو شتە حکمەکەی چیە لەبیری ئەچێت ئەسڵەن هەر نازانێ ینی وەک کەسێک چۆن بۆ نمونە بە ڕۆژووە لەبیرێکی ئەچێت بۆ خۆی لەسەر بەڕادەکە دوو پەرداخ ئاوە خواتەوە ئەمە ڕۆژۆکەی ناشکێ خوای گەورە بە تاوان لەسەری ناینووسێ یان الخەطە ئەوەی جەنابەت پشیلەیە خۆی کردو بەژێر سیارەکەتە و کوشتوتە کەواتە ئەمانە هیچی تاوان بە تاوان نانووسێت و قەڵەمیشی لەسەر نییە بۆیە هیچ بێتاقەت مەبە هیچ بێتاقەت مەبە ڕەنگم سپی هەڵگەڕاوە وەڵڵا ئەوەندە بێتاقەتم نەبێتەوە یعنی زۆر پێم ناخۆشە هیچ مەترسە برای شیرینم هیچ مەترسە مریح البال بخەوە مریح البال بخەوە الحەمدولله وشکر مامۆستا دوعای خێرمان بۆ بکەین ئینشاءالله لە مانجی 12 بە تەمای عەمرەم منیش ئینشاءالله ئینشاءالله ها براکانم خوشکانی بەڕێز ئەوە دڵی ئیماندارە ئیماندارێک باشە بێ ئەوەی بزانێ پشیلەیە خۆی کردو بەژێر سیارەکەی کوشتوێتی لە ئێوارۆ ڕەنگی زەرد هەڵگی داگیرساوە باشە ئەم ئینسانە ماڵی پێ بسپێرە ئەم ئینسانە چۆن دەسی دێت خەڵک بکوژێ خەڵک عەزیەت دات ئەوە کێ فێری کردووە طبعا ئەم لە عقوبەکەی ئەترسێت ئەترسێ خوای گەورە هەم لەم دنیا هەو لەو دنیا عەزابی بە بەڵام خەڵکێک کە باوەڕی بە زین و بوونەوە باوەڕی بەخوانیە وەکو چۆن ئێسا یەهود بەرامبەر بە ئەهلی غەزایکە چ گوێی لێ مناڵ بکوژێ ژن بکوژێ خەڵک عەزیەتدا خەڵک بێوەژن کا مناڵ هەتی و کات جەرگی خەڵک بسووتێنێ گوێ لێ نییە بەڵام کەسێک کە هاتە ناو دایرەی ئەم ئیسلامەوە ئەو هەست و سۆزەی بۆ دروستە بێت ئەو ڕەحم و بەزەیی بۆ دروستە بێت خوای گەورە لێت خۆش بە براکەم هیچ مەترسە و ئارام بەبرام والله مامۆستا ئیشم نەکرد ڕاست هاتمەوە یعنی ئەوەندە بێتاقەت ئەوەندە بێ نازانم وەسفم پێ ناکرێ ئارام بە برای شیرینم الحمدلله وشکر جزاک الله خوا خێرت نووسێ مامۆستا دوعای خێرمان بۆ بکەین ئینشاءالله بە قسمەتمان بێ ماڵی خوای گەورە الله هاوکارت بێ و بیکاتە قسمەتت